بیسەرانی داپۆک ئەمڕۆ لە بەرواری 15 2025 ساڵین بە چالاکێک لە بەردەم کۆنسڵخانەی عێراق بە بوونەی ساڵیادی 16 ئۆکتۆبەر کە لەلایەن هەردوو پارتی دەسەڵاتی هەرێمی کوردستان کرا. لە ئەنجامی خیانەتی 16 ئۆکتۆبەر کە بەداخەوە لەسەر پەنجاویەکی خاکی کوردستان ڕادەستی حەجی شەعبی کرا و بووە هۆی قوربانی دەیان پێشمەرگەی قارەمان و بوێر. بۆ مەبەستەوەش ئێستا دەڕۆنە لای خۆپیشاندەران و بزانانی ڕاوبۆچوون و پامەکانیان چی. 16 ئۆکتۆبەر لە جوڵی پێناسەدا خیانەتێکی لەبیر نەکراوە، خیانەتێکە کە هیچی کەم نییە لە 16 ئۆکتۆبەر خیانەتێکە تا دنیا هەیە بەپلی بنەماڵەی بارزانی پاڵەوانی و ئەبینێتەوە ڕۆژێک دەبێت بە سزای پێدەکەوێت. من ئەو کات کە پێشمەرگەیەک بوو بەڕاستی ئەمە شتێکی نامۆک و شۆکێنەر و شێنەر بوو ئێمە کە پێشمەرگە بە خوێن ساڵ بەرگری لە خاکی کوردستانێک لە ماوەیەکی کەمدا 150 خاکی کوردستانێک لەدەست ئەو پڕی خیانەت شەیدا ئەو مشەشانی ناوچە دابراوەکانی کوردستانە خوێنیاندا بەڵام ئەوان بەدایاندا زۆر بە ئاسانی ئێمە پێیان دەڵێ سیاسێکان ئەگەر ئێوە دەکانەوێت ئەم ڕۆژنە لە بیری خۆتان بکەن بەڵام ئێمە هەموو کاتێک لە 16 ئۆکتۆبەرە وە بیرتان هێنینەوە ئێوە خاوەنی ئەم ڕۆژە ڕەشەن و لە ناوچاوی ئێوە لە مێژووی بە هەموو لەوەکانی خۆمانە ڕاگەین ئەم خیانەتان لە بەرواری 16 ئۆکتۆبەر ڕۆژە مێژووی ڕۆژە مێژووی کوردستان کە بە ناڕاستەوخۆ بە ڕاستەوخۆی یەکێتی پارتی ئەو ڕۆژە مێژوویە شەکار و تەسیحانە بەدەستەوە سایە پەنجاویشی هەرێمی کوردستان درا بەدەستەوە لەلایەن هەردوو حیزبە بنەماڵەکەی پارتی یەکێتی هەرێمی کوردستان بەڕاستی لەم ڕۆژەدا ناڕزایی دەرەبڕین دەربارەی 16 ئۆکتۆبەر کە ڕۆژێکی مێژوویی بوو سایە پەنجاویشی هەرێمی کوردستان درا بەدەستەوە چەندەها خەڵک قەراری ڕۆژەدا هەتا ئێستاش ئەو دوو حیزبە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستان دەسەڵاتەکان لە بەرژەوەندی خۆیان چەند میلیۆنیەکە تاریخ ماسوولێتی سینای بەڕێگەری لە کورسیکەی دەبێت تا قیامەت نادەبێت ئەو دوو حزبی دەسەڵاتدارن كانت الجولان لكتوب أمر الدبلين لكل مستكان هناك الشعبية والقيمانية كان شركتك كان غلط أول بناري قوم مقصدين أندام كلام سريع عملية وحيد يسوع الجبير عملية بناهم يعني وقتاكم أما كما أول ذبينة تولم سريع وصل بتكلدين في شيء في بتاعتي شيء كاستخدمه في الصيام بنجامش قايش كردستاني في مشاكل لولا شو عن فادي خصوصا بفلسطين هم مولد بتركيا لم لا شو يشتي همان كان خصوصا وتوالي يرانا تقول بهيج شواذ كردستان لجل دستي حكومتي خومانا نية والنجب والناجب بدي بيت تاكي بيضل تاكي برماس تاكي يمن اليدين هاكي تاو بيضل كمان بلس كينو ايه وحصني حصاني ايه ويمن بيكو ولا تاوري أو في شركة كحاجة 16 ئۆکتۆبەر ساڵی 2024 کە بەشەی زۆر داگیرکردنی بەشەی خاکی کوردستان بە ناوی هێزێکی شۆفێنی ڕەگەزپەرستی دینپەرستی دڕەندا کە بۆیە هۆکارێک بۆیە هۆی تاریکی و ناخۆشی هێنانێک بەسەر میلەتەکەمانە و بەسەر کۆمەڵگەکەمانە بالتالي صراحة الإرسال الباري شامل السودان هواتي وهمسان شيء وكان يقول لك أنك سنة كما تيجي كده على شخص يكتبرات چنها اجتماعی که دوستان امروز برای سیاسی بلایی کوه و دیوادار شکل آنهم چالشانی مشکل دارند که متابعتی در بریتانیا شهری منسل
سەپوانە جێگەی پێ لە کوردستان هیواداری ئەگەر چەند کەسێک داواکاری گوێ لە ناڕازی یەک دقەوەی بگرم ئەو یە باشە چی دەکەمەوە جێگەی خۆشات ئەمڕۆ من چالاکوان فریاد عومەر محەممەد ئەمڕۆ کۆبوونەتەوە لە 16 ئۆکتۆبەر کە ڕۆژێکی مێژووی ئەمڕۆ کۆبوونەتەوە لە بەردەم قوچخانەی ماستەر عێراق ئەمڕۆ شاهدی ئەم دەسەڵاتی پارتیەکێتی دەکەین بەڕاستی لە دۆخێکی زۆر کە لە سایە پەنجاویەکی خاکی کوردستانیان فرۆشت بە ئێران و بە تورکیا هەم پارتی یەکێتیش بە ئێرانی فرۆشت بەڕاستی لە دۆخی ملەتی کورد دۆخێکی زۆر سپاسان